سڵاو، گۆڤارم لەوێ بچنەوە لەگەڵتانم. ئەم جارە پێم خۆش بوو باس لەوە بکەم کە ئێمە چۆن بتوانین ئیمێڵێکی بازرگانی بەدەست بهێنین و بەخۆڕایی. وەک دەزانین لەمڕۆدا ئیمێڵی بازرگانی بۆتە شتێکی پێویستی. سەرەتا کە باسێک لە ئیمێڵی بازرگانی بکەم ئەوەیە کە تۆ لەبری ئەوەی @gmail.com یان هەر شتێکی تر لێرەوە یاهۆ کە پێشووتر هەبوو یاخود ئاوتلوک ناوی وێبسایتەکەی خۆت، براندەکەی خۆت، کۆمپانیایەکەی خۆت یان هەر شتێک کە خۆت هەر دۆمەینێک کە تۆ خاوەندارێتی بکەیت دەتوانی بەم شێوازە بەکاری بهێنی domain_name.com جا هەر دۆمەینێک بێت بە نمونە @webchen.org ئیتر تۆ هەر شتێک لێرە لە پێشووترەوە ئەمە پێی دەوترێ ئیمێڵی بازرگانی. بۆچیش جیاوازی ئەمە چیە؟ ئەوەیە کە تۆ ناوەکە پێوەستە بە خۆتەوە وە شتێکە گونجاوترە تۆ بنمونەکە خاوەنی کۆمپانیایەک بیت یاخود ئەگەر سایتێکی کەسیش بێ باشتر وایە کە ئیمێڵەکە تایبەت بە خۆت بێ وەک لەوەی کە تۆ سوود لە جیمێڵ وەربگری. خۆی ئیمێڵی بازرگانی خزمەتگوزاریەکە کە زۆر کۆمپانیا دابینی دەکەن بەڵام خزمەتگوزاریەکە بە خۆڕایی نییە بەڵکو تۆ پێویستە پارە بدەیت. بە نمونە کۆمپانیای گۆگڵ یەک لەو کۆمپانیانەیە کە بۆت دابین دەکات بەڵام لێرە وەک دەبینین پێویستە تۆ مانگانە بڕی $6 بدێ ئەمە لە پلانە ئاساییەکەی بڕی $6 بۆ هەر یوزەرێک بۆ هەر بەکارهێنەرێک واتە تۆ چەند بەکارهێنەرت هەبێت لێرە پێویستە ئەوەندە $6 بدەیت. و زۆر کۆمپانیای تریشێ لەوانە کۆمپانیای مایکرۆسۆفتیش بۆ دابین دەکات. ئەگەر سەیری نرخەکان بکەین وەک دەبینین لێرە مایکرۆسۆفت ئۆفیس 365 لێرە بە $5 دۆلارێکی فەرقە لەگەڵ کۆمپانیای گۆگڵ و زۆر کۆمپانیای تریشێ بۆ دابین دەکەن بەڵامی تر ئەوەیە تۆ پێویستە بڕێ پارەیەک بدەیت ئیتر ئەو کۆمپانیا لە بەرامبەر ئەو پارەیە کۆمەڵێکی زۆر خزمەتگوزاری دەخاتە بەردەست. بەڵام ئەوەی من مەبەستمە لێرە کۆمپانیایەکە بە ناوی زۆهۆ کە خۆم بەکارم هێناوە تۆ دەتوانی بە شێوازێکی خۆڕایی ببی بە خاوەنی ئیمێڵی بازرگانی خۆت. ئەگەر بین لێرە کۆمەڵی خزمەتگوزاریان هەیە ئەمیش بە هەمان شێواز وەک چۆن هەرچەند بەراورد ناکرێت بە نمونە بە گۆگڵ و مایکرۆسۆفت بەڵام لێرە کۆمەڵێکی زۆر خزمەتگوزاریان هەیە کە تۆ بوویتە خاوەنی ئیمێڵی ئەوان دەتوانی زۆرێک لەو خزمەتگوزاریانە بە خۆڕایی بەکاربێنیت و بەشێکیشیان بە پارەن. ئەگەر بینە سەر بەشی ئیمێڵەکەیان هەر zoho.com بکەینەوە لێرە بەشی ئیمێڵەکە بکەینەوە sign up now لێرە دوو پلانت دەداتە بەردەست پرسنال ئیمێڵی شخصی @zohomail کاتەوە هەر دەبێتە ئیمێڵێکی ئاسایی وەک چۆن gmail.com یان هەر شتێکی outlook.com من هەبوو بەڵام لێرە ئێمە دەڵێن بزنس ئیمێڵمان دەیەک دەبینین لێرە پرۆفیشنال ئیمێڵ یاخۆ ئەویشی پێدەوترێت ئەوەیە کە تۆ ناوی خۆت گرنگ نیە لێرە هەر شتێک کە تایبنەی بەڵام دوای تۆ دۆمەینی خۆت دادەنیت. لێرە ئەگەر ساین ئەپ لێ بدەین پێویستە بزنس ئیمێڵ هەڵبژێرین لێرە ئەمیش بە هەمان شێواز پلانی بە پارەیشی هەیە بەڵام ئەوەیە کە نرخەکانی هەرزانترە بە نمونە ئەگەر بەراوردی بکەین بە گۆگڵ لێرە بە مانگانە دەبوو $6 دابا بۆ هەر بەکارهێنەرێک بەڵام لێرە $1 مایکرۆسۆفت $5 بوو جیاوازێکی زۆر هەیە بێگومان ئەمە شۆکاری خۆی هەیە ڕەنگە گۆگڵ یاخود مایکرۆسۆفت شتانێک زیاترت بخاتە بەردەست و بۆ دابین بکات بەڵام لەگەڵ ئەوەش من وەک خۆم شخصی ئەوەی کە پێویستم بووە بە نمونە لێرە ئەمە بە زیادەوە بۆم دابین دەکات وەک دەبینی لێرە هەموو تایبەتمەندیەکانی خستۆتە بەردەست بەس ئەمە بەشی پارەکەیە ئەگەر تۆزێک بینە خوارەوە لێرە پلانێکیان هەیە ئەوەیە کە من باسی لێوە دەکەم forever free plan ئەوەیە کە تۆ بە خۆڕایی دەتوانیت تا 5 بەکارهێنەر up to 5 users واتە تا 5 بەکارهێنەر 5 ئەکاونت بە نمونە info@webchen.org بۆ نمونە webmaster@webchen.org یاخود no reply هەر شتێک کە تۆ مەبەستت بێ لێرە ئەوەیە کە 5 گیگابایت دەداتێ و 25 مێگابایت ئەتاچمنتەوەیە کە تۆ فایلێک شتێک لەگەڵ ئیمێڵەکە دابنێری
بەڵام من خۆم شخصی وەکەوەی کە مەبەستمە زۆرێکمان کە پێویستمان بە ئیمێڵی بازرگانیە بۆ شتێکی سادە یعنی تەنیا ئاڵوگۆڕکردنی ئیمێڵ بەکاری دێنین کەواتە بۆچی من لێرە بچم $6 بدەم زۆرێک لەوانە تۆ ئەگەر بێت و کۆمپانیایەک بیت یان براندێکت هەبێت ئیشت زۆر لەسەر ئیمێڵ بڕوا و بەکارێنەری زۆرت هەبێ ئەوە ڕەنگە ئەو پلانی خۆڕایەکە ئیشت جێبەجێ نەکات و ڕەنگە چەند شتێک هەبێ لێرە ئەو کۆمپانیای بۆ دابین نەکات ئەو کاتە ئیشت دەستە سەر مایکرۆسۆفت و گوگل بەڵام من قسەم لەسەر زۆرینەکەیە کە بنمونە من خۆم زۆرێک لە هاوڕێیانم چەندین برادر دەیاناسم کە هاتووە ئیمێڵی بازرگانی کڕیوە بەڵام لە کاتێکدا هەر ئیشی ئاسایی پێدەکات شتێکی لەمە لە سەروشی زیادە بنمونە تۆ لێرە 5 ئیمێڵت بۆ هەیە ئەو هاتووە $5 دەدات بەڵام یەک ئیمێڵیش بەکاردێنێت ئیتر مەبەستەکە لەوە ئەگەر ئەمە ئیشەکە جێبەجێ بکە ئەمە زۆر باشە ئەگەر لێرە ساین ئەپ لێ بدەین خۆمان تۆمار بکەین لێرە پێویستە ئیمێڵەکەمان بنووسین من ئیمێڵێک بەکاردێنم ئەم ئیمێڵە تۆ هەر ئیمێڵێکی خۆت هەبێ دەتوانی بەکاری بێنی دواتر باسی دەکەم کە بۆچی من لێرە ئەم بەشەم کردوتەوە ئیمێڵەکەت لێرە دەنووسیت و ببوورە دۆمینەکەمان لێرە دەینووسین و بەبێ www بەبێ http دوگمەی ئات لێ دەین لێرە زانیاریەکان پڕ دەکەینەوە لێرە پێویستە یەکەم ئیمێڵی سەرەکی دابنین بنووسین بە نمونە چی ئیمێڵێکیان ببێ بە سەرەکی ئەمە ئینفۆیەکەمان دەوێت کردە دەکەین لە ساین ئاپ چاوەڕێ دەکەین لێرە پێویستە بیرم چوو پێشووتر بڵێم ژمارەکە ژمارەیەک دابنێ کە بەردەستت بێت لەبەرەوەی تۆ نامەیەکت بۆ دێتەوە پێویستە ئەکاونتەکەت ئەکتیڤ بکەیت ئەگەر ناتوانی سوودی لێ وەربگری بۆیە پێویستە ژمارەکە بەردەست بێت لێرە پێویستە ئێمە بیسەلمێنین کە ئەم دۆمەینە ئەم ناوە وێبسایتەی خۆمانە بۆیە لێرە پێویستم بە چەنەنگاوێک دەبێت گەر لەگەڵم بڕۆن ئەگەر تۆ یەک لەوانە بەکار بهێنیت بە نمونە گۆدادی یاخود name.com یان هەر کامێک لەوانە کە لێرە بەردەستەوە بە شێوازێکی ئاسان دەتوانی بەردەستی بخەی بەڵام ئێمە ئەدەر سەڵدەبژێرین هیچ کام لەمانە لە هەمویان ئەوەی کە ئێستا من باسی دەکەم بۆ هەموو شوێنێک دەگونجێت دواتە تۆ هەر شتێک بەکار بێنی من کلاودفلێر لێرە بە نمونە دێنمەوە کە پێویستمان بە بەشی DNS چونکە چەند DNSێک کە تایبەتە بەم کۆمپانیا پێویستە بینووسین لێرە بۆ ئەوەی سەلمانی ئەوە بکەین کە ئەم دۆمینە هی منە و ئیشەکانی پرۆسەکانی بە دروستی جێبەجێ بکات جا کلاودفلێر کە بەناوبانگە زۆر خەڵکی بەکاری دێنم من خۆم بۆ هەموو دۆمینەکانم بەکاری دێنم بۆ دابینکردنی SSL HTTPS بە خۆڕایی و چەند شتێکی تریش بە خۆڕایی بۆ دابین دەکات بەڵام تۆ ئەگەر بێت و ئەویش بەکار نهێنی ئاساییە چ لە گۆدادی DNS زۆن هەیە بە نمونە لە نەیمچیپ کە ئەوانە زۆر بەناوبانگن هەمویان شوێنێکیان هەیە بە ناوی DNS زۆن یان DNS مانجمنت لەوێ تۆ دەتوانی هەمان بەش بکەیتەوە لێرە پێویستە ئەم چەند پوینتێک لێرە هەیە پێویستە زیادی بکەین DNS ئەگەر ئەمە کۆپی بکەین لێرە پێویستە ریکۆرد بکەین لێرە ئەگەر سێری بکەین ئەمانەدا بخەینەوە پێویستە تێکست بێت تێکست هەڵبژێرین لە خوارەوە لێرە پێویستە دۆمینەکەی خۆت یان ئەت دابنیت لێرە ئەگەر ئەت بنووسین یەکەم دانە سیف دەکەین چەند هەنگاوێشتریشمان پێویستە ئەمە یەکەم دانە سەرکەوتوو بوو کلیک دەکەین لە ڤێریفای بۆ ئەوەی دڵنیای بکاتەوە ئاخۆ ئیشەکەمان جێبەجێکرێت لێرە ئەمە تێکست بوو چەند ڕێگەیەکی تریش هەیە بەڵامی تر ئەوە من چەند نمونەیەکم وەرگرت ئێستا ئیمێڵەکەمان دۆمینەکەمان دڵنیا بۆەوە لێرە پێویستە ئیمێڵە سەرەکیەکە بنووسینەوەی کەوتم ئینفۆ بە نمونە تۆ هەر شتێک بێت پێیوەست بە خۆت دەتوانی بەڵامەوە ئینفۆیە دەبێت ئەدمینی سەرەکی لێرە و دەتوانی تۆ لێرە و چەند یوزەرشتر زیاد پێی کەمە بەستت بێ بەڵام نە گەرویستە دواتر دەتوانین بیکەی من سکیپ دەکەم لێرە ئەم هەنگاوە بەجێ دێڵم سکیپ لێرە چەند شتێکی ترمان پێویستە چەند ڕێخستنێک لە بۆ ئەوەی کە بەشی ئیمێڵەکان
چالاک ببێواتە ببەسترێتەوە بە دۆمینەکەەوە. ئەگەر ئەمە کۆپی بکەین لێرە ئاد ڕیکۆرد بکەین پێویستە MX بێوەیان. ئەگەر MX بدۆزینەوە ئاد دادەنین و لێرە پێستی دەکەین، بەڵام ئاگاداری ئەم ژمارەیە بە پرایۆریتی پێویستە ئەمە بێت کە دایناوە. لێرە یەکەم دانە دەیە سیف، دووەم دانە 20 وە کۆتا دانش 50. ئەتەکە لێرە دانینەوە بیرمان نەچێ بگەین بە MX، ئەمەیان 20 وە کۆتا دانش 50. ئات ڕیکۆرد بکەین بیکەین بە MX، پرایۆریتیەکەی لێرە 50. سیڤیکەین. وەک دەبینی هەر سێکیان زیاد بوو بە سەرکەوتووی. بین بزانین چیترمان پێویست دەبێت. گەر نێکست لێ بدەین یاخود لێرەوە دەتوانین دڵنیای بکەینەوە. ئێستا ئەگەر سیری بکەین دڵنیا کراوەتەوە، وەک دەبینی ئاماژەی بۆ کرد کە زیاد کراوە دیێنێسی تایبەت بەخۆیان. لێرە کلیک لە نێکست دەکەین، لێرە شتێکی تریشمان پێویست دەبێت، ئەمەشیان هەر تێکستە. ئەگەر ئەمە کۆپی بکەین دانێکی تر زیاد بکەین، ئەمەشیان بکەین بە تێکست، ئات لێرە پێیستی بکەین، دوگمەی سیڤ لێ بدەین. لێرەش بە هەمان شێواز پێویستە کەمێک چاوەڕێ بکەین بۆ ئەوەی دڵنیای بکاتەوە کە ئاخۆ زانیاریەکان لە دیێنێسی تایبەت بە دۆمینەکەتەوە زیاد کراوە یاخودنا. گەر ئێرە بکەینەوە وەک دەبینین لێرە not enabled گەر بیکەینەوە لێرە سەرەتا پێشەوە پێویستە ئات سیلێکتەرێک بکەین. سیلێکتەر پێویستە زۆهۆ ببورن، وەک دەبینین لێرە زۆهۆ زیاد بکەین، کلیک بکەین لە سیف. ئەمەش پێویستە بە هەمان شێوە زیاد بکەین لە ئات ڕیکۆرد لە تێکە بیکەین بە تێکست، لێرە ئات دادەنین بە هەمان شێواز ئەمەی خوارەوە ببورن. لە بری ئات پێویستە ئەمە دابنین ئەوەی کە لێرە کۆپیمان کرد، و ئەمەش بۆ تێکستەکە ئەمەیان بنووسین تە دەکەین لە سیف. ئەمەشیان بە هەمان شێواز کەمێکی پێویستە بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە ئاخۆ لەسەر ڕێخستنی دۆمینەکەمان دامان ناوە یاخودنا. گەر باکێک بکەین لێرە، ئەگەر بگەڕینەوە سیرێک بکەین بزانین ئاخۆ دڵنیا کراوەتەوە. باڵێ زۆر بە خێرایی بوو. پێشتر لای خۆ من نمونەیەکم تاقی کردەوە کاتی زۆر بیست. ئێستا لێرە هەموو ڕێخستنەکانمان تەواوە بێکێشەیە. گەر ئەمە سکیپ بکەین، بەڵێ بیرم چوو باس لەوە بکەم کە زۆهۆ بۆ هەموو شتەکانی ئیمێڵ بە تایبەت ئیمێڵ کە ئێمە لێرە باسی سەرەکیمانە ئەپلیکیشنی تایبەتی هەیە بۆ ئەندروید و بۆ iOSیش. لێرەوە ئەمەیان بۆ iOSە و ئەمەشیان بۆ ئەندرویدە، یاخود لەوێەوە سێرچ بکەن لە ناو ستۆرەکان ئەپلیکیشنی تایبەتیان هەیە بۆ سیستەمە جیاوازەکان. و من خۆم ئیشی لەگەڵ دەکەم و زۆر بە ئاسانی و بە ڕێکوپێکی ئیشەکان لەگەڵی جێبەجێ دەبێت، واتە دەتوانن هەر لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە بەکاری بێنن. و جیا لەوەش ئەم ئیمێڵە تۆ دەتوانی لە سەر وێبسایتەکەشتەوە بەکاری بهێنی. من خۆم تاقیکم کردوتەوە، واتە پرۆتۆکۆڵە جیاوازەکان لەگەڵ ئیش دەکات لەوانە SMTP. من خۆم لەسەر وێبسایت تاقیم کردوتەوە بێکێشەواتە تۆ بە نمونە وێبسایتێک تێ دەتوانی لە ڕێگەیە و ئیمێڵەوە ئیمێڵەکە بکەی بە سەرەکی زانیاریەکانی داخڵ بکەی SMTP تایبەت بەخۆی و سوود لەو ئیمێڵەوە وەربگری، واتە لە ڕێی هەمان ئیمێڵەوە لەگەڵ وێبسایتەکەوتەوە ڕەبتی بکەی. ئەمە زۆرتر بۆ پەڕی کۆنتاکت پەیوەندی سوود بەخش دەبێت. ئەگەر لێرە سکیپ بکەین و گوت و زۆهۆ بکەین، ئەمە جگە ئەپلیکیشن کە باسم کرد، بەڵام جا لە ئەپلیکیشنیش وێبسایتی تایبەت بەخۆیانەیە کە دیزاینێکی زۆر جوان و ڕێکوپێکی هەیە و بەشی ئەدمینی هەیە. تۆ دەتوانی زۆر بە ئاسانی بەڕێوەبەرایەتی ئەو ئەکاونتانە بکەیت کە هاتە تا 5 ئەکاونت تا 5 هەژمار. ئیتر تۆ کە مەبەستیشت بۆ ئەکاونتی زیاتر ئەوە کێشت بۆ دروست ناکات. ئێستا ئەگەر تاقی بکەینەوە ئیمێڵێکی بۆ بنێرین،
ئێستا ئەمە سایتەکە بۆ ئیمێڵێکم نار بۆ تاقیکردنەوە وەک دەبینین بەبێ کێشە ئیمێڵەکەمان بە سەرکەوتووی دروست بوو. ئیترە ئەو زانیاریانەی کە سەرەتا داخڵوت کردەوە دەتوانێت ئەمان زانیاری بۆ ئیمێڵەکەشت بەکار بهێنیتەوە. وەجیا لەوەش تۆ ئەگەر لێرە سیر بکەین بە نمونە بەشی کالێندەر وەک چۆن جیمێڵ هەیەی، بەشی تاسک، بەشی شیت، هەموو ئەو تایبەتمەندیانە هەیە و تۆ دەتوانی سوودی لێوەربگریت. تا ئێرە فێرکاریەکە بوو. ئەمە لەسەر چۆنێتی دروستکردنی ئیمێڵی بازرگانی تا 5 هەژمار تا 5 ئیمێڵ بە شێوازێکی خۆڕایی. گەر تۆ تەنیا ئیمێڵێکی سادت پێویستە، دووبارەی دەکەمەوە چۆن لە سەرەتاش باسم کرد، واتە تۆ تەنیا بۆ ئاڵوگۆڕکردنی ئیمێڵتا ئەوە دەتوانی سود لەمە وەربگریت و پێویست ناکات تۆ مانگانە بڕێ پارەیەک بە خۆڕایی بدەیت. وەگەر هاتووە هەر کێشەیەکی شت هەبوو لەگەڵ ئەم ڤیدیۆیە هەر شتێک ناڕوون بوو، چ لە مەکۆکانی وێبچن یاخود لە ژێر ئەم ڤیدیۆیەوە ئاماژە بە کێشەکەت بکە، من هەوڵ دەدەم یارمەتیت بدەم.